فرمانداریا ناوندیا امریکای سنتکم پلک نو یا ایریشین دجی ایرانی راگاند. سنتکم دیار کرد که آرمانجا اپراسیون لواس کرنا هزا تهرانی بردام کرنا هدف کرنا کشتین ناو نتویی اولتنگاوا هرمزیه. لبرانبری ویژی ایران ایرشی سر کویت اردن و بحرین کر ایرول بحرین وزارت پاراستنه لسی سینان دا اوش خلکی خواستن کو بری خواب بدن جیهن اوله. فرمانداریا ناوندیا دولتین یک بوین امریکای سنتکم انجام دانا پیلکن و یا ایریشان لدجی ایران راگهاند کوتی ده بدهان جه هاتن هدف گرتن. سنتکم دیار کرکو آرمانجا اپراسیونان کم کرنا شیانا تهرانی یا بردوام کرنا هدف گرتنا کشتین ناو نتویی لتنگاوا هرمزیه. سنت کومیرا وکر کو ایریشن کو د 12 تیرمه دهاتن کرن وان پرگالین پاراستنا هوایین لشگرین ایرانی جهن رادارین پراوی شیانین موشکان پلاتفورم ناویتنا درونانو قیکن بچوک هدف گرتنه. فرمانداری امریکی پشتراست کر کو هیزین لهریم بجه بونه بتواهی آمادنه کو آزادیا چونو هاتنه جبو کشتیم بازرگانی لتنگا و هرمزیم سوگر بکن. سنت کوم زیده کر کو ایران تنگا و هرمزی کنترل ناکه او تکسکر کو دویره آوه جبو بازرگانیان نو نتویی و کریب مینه. اف پیلا داوی آلوزیان پشتی زیده بورا آلوزیان دنا برا واشنطن و تهرانی دته کوته ده ایریشن لسر کشتیم بازرگانی ده تنگاوه ده راگهاندنا سینوردار کرنین ایرانی لسر رین کشتوانیه هبون. ارتش امریکی ده دمشمیرین داوی ده راگهاند کو پشتی کو سوپایا پاسدارا شورش اسلامی گلل کشتیم بازرگانی یه کود تنگاوی را در باز دبون رشاند وان موشک کروز ایرانی او درونک دست سر کریه. دبر سویده ایرانی راگهاند کو ایریشن امریکی هولدانین دیپلوماتیک این دمهن داویه ده هاتن کرن تیک برنه. هر وها واشنطن ببن پیکرنا میموراندوماتی گشتنی یادنا ورا هر دو آلیان ده و جنوب گر کرنا آلوزیان لتنگا و هرمزی توان بار کرد. ایران جی دیسا ایریش برسر هن ولاتین کنداوی هری داوی جی وزارت کارین هندرا بحرینی سری سبه راگاند کو وان سیرن اکتیف کرنه و بانگل ولاتی و نشت جهان کر کو آرام بمینن و بربن نیزیکترین جه اوله و بچن. دوه جی لکویتی سیناوندین لشگری لسر سینو راستی ایریشن ایرانی هاتن ده انجام ده کار کرک بریندار بو و زیانین مادی چه بون. اف آلوزی ده دمکه ده تکو هر دو آلی درباره تک چون هوا کوستنا نفنتوی ده هفدو توان باردکن. ده همان دمی ده فکارین لسر پفچونک برفرهتر و باندورین وی لسر دابین کرنا انرژی و بهای جیهانی این پترولی زیده دبن. بهای پترولی کجی دماراگ هندنا میموراندومات گشتنی و با آوایی که بر بچاف دا کتبو لینهاج صدی 3.5 زیده بو نرخ پترولا خاف اویس جه $74 بو هر برمیله که در باس بو. پشتی اوقاس هفدیتن سرماسه پرنیقاش هات کرن گلوی هفدیتن انجام هفدیتن آندل هف کرنک چه و چه نبه پیمان جهات امضا کرن لسویسری لید انجام ده دیسا امریکا و ایران هف راگشیان نهاجید نابروان ده پفچون هنه ایرشی هفدکن و مجاری هم دخوازن بنرخین شر نابرا ایران و امریکای ده بر بکروت چه روشکی چواد آفرین اف شر و بداوی نبه حیا کروی بدومه جبو و مجاری جی روزنامه‌وان رومان میریکی و مربع اندام ریوبریا کولبر نیوز جی سلیمانیه بشتارد به. ون بخیر هاتن برنامه همه. دنبال سلاوگس. گلکی سپاس جبو بشتاریا و اف شرط نابرا ایران و امریکای ده اف دمکه هر دروژف دیه آگریبس چه بو پیمانه کات امضا کرن لسویسری گوتنویل هف کرن چه و خال هاتن دیار کرن سرشست خالی
گوتن ویل هفکرنک چیوه ده انجام ده شرط هر دو آلیان جی هبون تایبت جی آلی ایرانی و شرطین مثلا نوکلر پرین جمداندی دیسا مثلا لبنان حزب الله هر دو روجو ده بو امریکا جی مثلا تنگاوا هرمزه هر کر روجو دیسا مثلا دولمند کرنا مثلا نوکلری ده انجام دن هاتی سال دجی هف راگشیانه ایریشی هف دکن ون وی شری چواد نرخینن انجام وی شری بخوره چتینه به تایبت سر ایرانی روشکی چواد آفرینه بەڵێ سلااوان لێبێت ڕاستی دەرەنجامی شەڕی نێوان جەنگی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران ئەمە بێگومان پێوەستە بە بەرژەوەندی وڵاتانی زلهێزەوە پێوەستە بە بەرژەوەندی سیستەمی جیهانیەوە بێگومان ئەمە ئەم ناکۆکی و شەڕا ینی بە درێژە ناکۆکی و شەڕ و سەپانی سزا بەسەر ئێران بە درێژایی ساڵانی ڕابردوو شەر بەردەوام بووە بەڵامی ترەوە بۆ کە هەرێکێک لە ئەمریکا و ئیسرائیل بە دوای هەلێک دەرفەتێک ئەگەڕان کە بە تەواوی کاریگەری و باندۆری ئێران لە ناوچەکە نەهێڵن ئەمەش بێگومان ڕووکو ئاماژەم پێدا بەرژەوەندی وڵاتانی زلهێزە بەرژەوەندی وڵاتانی سەرمایهداریە ینی لێرەدا ینی ئامانجەکە هێنانی دیموکراتیک یاخود هێنانی ئازادی و یەکسانی بۆ گەلانی ناوچەکە یاخود بۆ تەواوی چین توێژەکانی کۆمەلگانیە ئەمە ڕاستەوخۆ شەڕی بەرژەوەندی نێوانی هەردوو لایەنە ئێران لەلایەک و ئەمریکا و ئیسرائیل لەلایەک وەکو بینیمان ماوەیەک لەمە پێش ینی لە مانگی لە بەهاری ئەم ساڵە بۆ ماوەی 39 ڕۆژ ئەم شەڕ و پێگادانە بەردەوام بوو دواتر لە بەرژەوەندی ئەمریکا بوو کە بە بۆنەی بەڵێوەچوونی جامی جیهانی و مۆندیالەوە ماوەیەک وەکو پشودانێک وەکو وەستاندنێک جەنگی وەستاند چوونە گفتوگویەکی زۆر زۆرەوە درێژایی ماوەیەکی زۆر لە عومان لە سوئیسرا بەڵام ئێستا ئیتر بەرەو کۆتای هاتنی مۆندیال لە ڕۆین جامی جیهانی مۆندیال کە لە کەنەدا و ئەمریکا و مەکسیک میوانداریەکە ئێستا جارێکی تر شەڕەکە دەستی پێکرۆتەوە لێرەیە ینی بیانوی ئەمریکا چییە ئەوەیە کە ئێران گەروی هورمزی داخستووە لە کاتێکا لە گفتوگۆکان نەواڵڕێکەوتبوون کە گەروی هورمز کراوە بێت و ئێران هێرشەکاتە سەر کەشتیە دەریایەکان کە بەوا تێپەڕن کامەش لێرەیە بەرژەوەندی دەوڵەتی ئیسرائیل و دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتانی تر کە هاوپەیمانی ئەمریکا نەخاتە مەترسیەوە بۆ لێرەداش ئەم شەڕە دووبارە دەستی پێکرۆتەوە وا بۆ یەکەم ینی ئەوەی کە لێ ئەڕوانم ئەم شەڕا بەردەوام ئەبێت ڕاستە ماوە ئەکرێت ڕابۆستێ گفتوگۆ هەبێت هەروکو ئێستا چۆن ئاگر بەستەوە بۆ بەڵام ئەکرێت گفتوگۆ هەبێ بەڵام شەڕەکەم ماوە بەردەوام ئەبێ چونکە ئامانجی ئەمریکا و ئیسرائیل بە تەواوی ئامانجی ڕوخانی ڕژێمی ئێرانیان هەیە و بەرژەوەندیشان هەر لەوێدایە و لێرەدا بەرژەوەندی تەنها وڵاتانی کەنداویشی تایە لە ڕوخانی ئێرانە بۆیە لێرەدا دووبارە جارێکی بلند لوتکەیا بلند یان ناتۆیە و ترکیە پێک هات پشتی وێ تایبەت دیسا ئەڤڕاگەشی زێدەتر بوو دە هەمان دەمێدا دەما لوتکەیا بلند یان ناتۆێت هاتل دارخستن لە ئیرانێژی مەراسیما علی خامانەی هاتل دارخستن نەهێمهەیە ئێریش دەستپێکردن نەهشتن زێدەتر مەراسیم دەرکە پێش گەلۆ دوێ لوتکەیەدا بریارە ئێریشان دیستانێ و نووسا دبینێ بەڵێ ئەگەری هەیە بەڵێ بە دڵنیاییەوە چونکە وڵاتانی ئەوروپا ڕاستە لە ڕووکەش لە ڕووی بڕیاری ینی لە ڕووی لە میدیا و ئەوەی کە ڕایەگەێنن ئەوان ئەڵێن کە ئێمە لەگەڵ شەڕنین لەگەڵ ئێرانە بەڵام نا بە هیچ جۆرە بۆ جۆرە نییە وانە ناتۆ بەنهێنی لەگەڵ سنتکۆم فەرماندەی ناوەندی ئەمریکا و ئیسرائیل لە پەیوەندیایە و ئەوان هاوغان ئەوان قبولیانە کامێرشان لەسەر ئێران بەردەوام بێ ڕاستە زیانێکی زۆر بۆ ئەمریکا و ئیسرائیل بەجێ هێشتووە ئەم زیانە چکە تێچوویەکی زۆری هەیە شەڕی ئێران بەڵام ماوە دەرئەکەوێت و ئامانجیشیان هەروکو ئاماژەم پێدا هەم لە بەرژەوەندی ناتۆ وڵاتانی ئەوروپاشای ئامانجیان ڕوخانی ڕژێمە بەڵێ بە دڵنیاییەوە لە کۆبوونەوەی دووڕۆژەی ناتۆ لوتکەی ناتۆ لە ئەنقەرە بەڵێ بە دڵنیایەوە ڕێک لەگەڵ ئەوەیە دروست بوو کەواتە ئەگەری زۆریشەوە ئەکرێت لێەوە بڕیارەکە درابێت و ئامانجی ئەمریکاشەوە بوو کە لە هەر لە لوتکەی ناتۆیا دەرکەوت تورکیا بێنێتە بەری خۆی لە بەری خۆیان لە بەرامبەر شەڕی دژ بە ئێرانە Ez vê jî bipirsim ev
êriş dema dest pê dikin bi taybet li Îranê li ser civakê rewşekî çawa dide avakirin. Gelo duyî mijarê de agayê ve hene ku rewşa civakê di çi merhalê de dimîne? بەڵێ بێگومان کاریگەیەکی زۆری لەسەر کۆمەڵگە و جوواک هەیە ینی ئێستا بۆن من تەواوی کۆمەڵگەی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانیش بەمان شێوە تەنانەت کاریگەری لەسەر باشووری کوردستانیش هەیە لەسەر کۆمەڵگەی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان گرانیکی زۆر دروست بووە و ڕێژەی هەڵاوسانی ئابووری کە هەموو ئەمانە قەیرانی ئابووری وڵاتن دروست بووە و بێجگە لەوەش ئێران ڕژێمی داگیرکێری ئێران هەر کاتێک ینی ئەمە یەکەم جار و کۆتا جاری نییە هەر کاتێک لە دەرەوە لەژێر هەر هێرشێکی دەرەکی دوژمن نبوو بێ کە خۆی پێڵێ دوژمن ڕاستەوخۆ هاتووە تۆڵەی خۆی لە گەلان و لە چین و توێژەکانی ناو کۆمەڵگەی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانی کڕۆتەوە ئەمە نمونێکی زۆر زۆر ینی بۆ نمونە هەر لە دەستگیرکردنەوە بۆ لە سێدارەدان بە بیانووی جیاواز بۆ هەموو چالاکانی سیاسی مەدەنی ڕۆژنامەنووسان کۆڵبەران سوختبەران ژنان ینی لەو کاتەوەی لە مانگی سێوە بێگومان لە دوای بەهاری ئەم ساڵ هەر لە درێژەی بەهاری ئەم ساڵە لە دوای کۆتاییانی شەڕەوە کە Dide mavan êrişan de ku ev êriş hîn zêtir di navbera Îran û Amerîkayê de pêk tên taybet li ser Îranê êriş pêş dikevin dibêjin herî zêde Îran jî êrişê xwe ser Rojhilatê Kurdistanê taybet li ser partiyên siyasî pêş dixîne hûn wê çawa dibînin ڕاستە بە دڵنیاییەوە ئەمە لە چۆرچەوەی سیستەمی نەتەوەیی و چینایەتیە کە ڕژێمی داگیرکەری ئێران پێڵەو یەکات ئەمە لە ساڵانێکی زۆرەوە زۆر پێشتر ئەمە ڕژێمی داگیرکەر هەر لە ساڵ 1970 کە هاتوۆتە سەر حکم ئەمەی لە بەرامبەر گەلی کورد و گەلانی دیکەی ناو ئێرانیش دەست پێ کردووە ئەو هێرشانی کە بۆ سەر پارتەکانی ڕۆژهەڵات لە باشوور و لە باشوور دەستی پێکردووە بەشێکە لەو سیستەمی چینایەتی و نەتەوایەتیە چونکە ڕژێمی داگیرکەری ئێران ڕاستە ینی هەر لە سەرەتا شۆتەوەکو ئێستا بە هیچ جۆرێک مافی نەتەوەیی و یاخود دانپیانانی بۆ مافی زمان مافی کولتور مافی تەواوی گەلان و چین تۆژەکانی ئێران بە هیچ جۆرێک بە تایبەتیشی گەلی کورد بە هیچ جۆرێک دانی پیانەوە و تەنیا یەک زمان یەک دەوڵەت یەک ئاڵا یەک کولتوری باڵا دەست پێڵەوەکات بە بەردەوامی بۆ نمونە کۆتا ڕوودا و هەر ئەم بەیانی کاژێر پێنجی بەیانی بە سێ درۆن هێرشکراوەتە سەر بنکەی پاک لە شاری هەولێر ینی پێش و تریش لە ماوەی شەڕی بەهاری ئەم ساڵە بە 650 درۆن و موشک هێرشکراوەتە سەر باشووری کوردستان زیاتر لە 600 بڵێن ez herî dawî dixwazim vê jî ji we bipirsim wek pirsa dawî encam de şerek di navbera her du aliyan de heye eger divir delhevkirinek çêve yan jî neçin encamekî ev şer îhtimal heye pir mezin bibe heremê giştî tê xebin xeteriyekî mezin û Îran de êdî ji binî ve guhartinek çêve hûn vê dibînin ئەمە پرسیارێکی زۆر تایبەت و نایابە بەڵێ بە دڵنیاییەوە هەروکو ئاماژەم پێدا ئەگەری هەیە ئەم شەڕە ماوە بوەستێت و بەردەوام بێ بەڵام بە دڵنیاییەوە ئەم شەڕە فراوانە بێ چکە بۆچی فراوانە بێ لە بەرژەوەندی دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیل وایە و کە بۆ شێوەشی کە پلانیان بۆ داڕشتووە ئەوان پلانی ڕوخانی ڕژێمیان هەیە بۆیە لێرەدا ئەگەری فراوانبوونی شەڕ هەیە بۆ عێراق بۆ سووریا و لە کۆتا جاریشە ئەم شەڕە تورکیاش بگرێتەوە بە ئەگەرێکی زۆرەوە ینی پێشبینیەکان وا بەو جۆرە من وا پێشبینیەکەم و ئەشکرێت لە داهاتووترە ئەنجامی زیاتریش ئەبینین و ڕوخانی ڕژێمی داگیرکەری ئێران ئەبینین بە دڵنیاییەوە ئەمە